بەڕێزان سڵاوتان لێبێت من لە بەردەمێکێک لە نەخۆشخانەکانی کەرکووکەم لێرە پەرستاران خۆپیشاندانیان ئەنجام داوە شەوی ڕابردوو سندیکای پەرستارانی عێراق لقی کەرکووک بە بەنامێکیان بڵاو کردەوە بە توندی ئیداری ئەوەیان کرد کە لەلایەن دەستەی نەزاهەوە سێ کادری یاخود با بڵێین سێ پەرستاری نەخۆشخانەی نەسری شاری کەرکووک وەکو خۆیان ئەڵێن بە شێوەیەکی ناشرین دەستگیر کراون. ڕووداوەکە چۆن ڕوویداوە بۆ ئێوە بۆچی دەستگیر کران؟ ڕووداوەکە ئەوە بوو کە باتنیەکان نەخۆشیان زۆرە لۆدی زۆر لە سەریانە. من مەسئول ڕەتەی جراحی ئەطفالم بە کتابی ڕسمی لە مدیرۆ نەخۆشەکان تەحویلە بوونە لای ئێمە کە وەکو نەخۆشەکان تەحویل بوونە لای ئێمە ئەوە کە ئیشی ئێمە نییە لەسەر ئەوەی کە ئیشەکە ئەکەین بۆ ئەوەی کە نەخۆش پەکی نەکەوێت لە هەموو شتێکەوە. ئیشەکانمان کردووە من ڕۆشتمە لە وەرەقەی ئیعاشەکە کە ئەوە ئیش من نییە کردیانتە سەر ئێمە بەس کردیانتە سەر ئێمە ئیشەکەیان بۆ ئەەکەین. لەوێ من کە ناویانم نووسی سێ ناویان چوار ناو جەماعەت مەسئول باتنێکیش ئەوش بە سەهوەن لی تێکچوو بوو ئەویش دووبارە لای خۆی ناوەکانی نووسیبەوە کە جەماعەت نزەها هاتن وتیان ئەو شتە غەڵەتە وتان باشە بەسەر چاو دوای ئەوە شتەکە دووبارە نەبوویەوە ئەو شتە ئیشەکان بە جوانی چوون بەڕێوە لە باتی ئەو هەمومان دووبوونەوە کە ئێمەمان دوو ئەبین لێرە بە خزمەتکردنی نەخۆش بە هەموو شێوەیەک هەموو ئیشە قورسەکان کەوتۆتە سەر ئەرکیشانی تەمڕێز هەموو پەرستار هەموو ئیشەکان پەرستارێکن یعنی کام ئیش قورسە هەمووی خۆی لێ ئەدا با تەمریز بیکە تەمریز ئەیکا و هیچ کاتێکیش لاری نەبوو لەو شتە کە ئیشەکانیانی کردووە. بەڵام کە دوێنێ هاتن بە قووەتەوە بەوێ ئەوەی پێش ئەوە استدعاءمان بکرێ هاتن ئەمر قەوزیان پێ بۆ ئێمەیان برد بۆ نزاها بۆ مەحکەمە دەستخۆشی لە جەماعەت نقابەکەم کە بەڕاستی پشتگیریمان بوون دوێنێ دەستخۆشی لە کاک ئومێ دەکەم دەستخۆشی لە برادرانەکەم هەمووی وەکو پێم بڵێ هۆکاری دەستگیرکردنەکە چی بۆ من ئەو هەڵی کە کرا بوو چی بوو هەڵەکە لە چی؟ هەڵەکە ئەوە بوو کە پێتم وت ناو نەخۆش لای من نووسرا بوو سێ نەخۆشەیان چوار نەخۆشە ئەوەنە کە بیستم بابەتەکە لەسەر خواردن بوو ئەمە ڕاستە ئاخری عاشە خۆی ئەوەیە کە خواردنەکانە ناو نەخۆشەکان کە لێمان ناخەون لای ئێمە ناویان ئەنووسین بۆ ئەوی بڕاتە خوارەوە خواردنیان پێ بدەن کە خواردنەکەیان پێدەن لەسەر ئەو ناوانە. ئەو کێشەی کە دروست بوو چەند ژەمە خواردنی زیاتر نووسرا بووکەوە دەستی نەزاکردی بە کێشە؟ هەن سێ کەس یان چوار کەس یعنی هەن یەک ڕۆژ سێ کەس یان چوار کەس ئەوە نەبوو.